یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی. خوایان ئەو مسلمانانش کە لە غەزە ظلم مستەمیان لێ ئەکرێ یا ربی خوای سەرکەوتویان کەی. یا ربی خوای دەستی جوولەکە و زاڵمەکان بشکێنی یا رب العالمین. خوایان هەر کەسێک ظلم لە مسلمان و لە کافریش دەکا یا ربی خوای تۆڵەی لێ بکەیتەوە. یا ربی خوای ئەو مسلمانش لەو ناخۆشی ناڕەحەتیانە ڕزگارکەی. وڵاتی ئێمەش لە شەڕ و ئاژاوە و لە دەستی زاڵمەکان و ستەمکارەکان بە دوورکەی. یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت ڕزگارمان کەی. خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان دەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی، ئەوانەی خەمبارن دڵیان خۆشکەی، ئەوانەی قەرزارن خوایە قەرزاریان لەسەر لابەری یا رب العالمین دڵیان خۆشکەی. یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، ئاخرمان بەخێر بگێڕی لە ناخۆشی ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت ڕزگارمان کەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.